دیارە لەو کاتەی بایدن و ئەردوگان لە 14 مانگە لە پەراویزی کۆبنەوەکانی ناتۆدا پێکەوە دادانیشن زۆر کێشە هەیە کە دەبی باز بکرێ. بەڵام لە بەڕامەی ئەمڕۆماندا ئەوەی بۆ ئێمە گرنگە و کێشانەیە کە پەیوەندی بە کوردەوە هەیە. بۆ تاوتیکردنی ئەم بابەتە دکتۆر جەبار قادر شارەزای کاروباری تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵماندایە. دکتۆر جەبار زۆر خۆشاتن بۆ بەڕامەی کورد کۆنەکشن تا چەند شیانی هەیە لە چوارچوەی ئەو کۆبنەوەی نێوان بایدن و ئەردوگان ئەو کێشانەی پەیوەندی بە کوردەوە هەیە بێتە ئاراوە. بەڵێ پێم وایە کاتێک کۆ دەبنەوە پرسگرێک زۆرن لە نێوان ئەمریکا و تورکیایە هەڵبەتە ئەوان لە خاڵە گشتەکان باز دەکەن بەڵام پێم وایە پەیوەندی تورکیایە کێشەکانی تورکیا لەگەڵ کووردا جایتر کوردی ڕۆژاوا بێ کوردی باکوور بێ کوردی باشوور بێ بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەی پێ دەکرێت و باسی لێوە دەکرێت. بەسشیانی هەیە بایدن باسی پێشیلەکانی مافی مرۆڤ لە تورکیا بکات و یاخۆت هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و پەکەکە یان ڕۆڵی تورکیا لە ڕۆژاوا یان باکووری ڕۆژهەڵاتی سووریا یان ئۆردگانە هەروەکو جاران ڕەخنەکانی سەبارەت بە یەپەگە و پەکەکە و گۆڵێن بێنێتە ئاراوە. پێم وایە ناچنە وردەکاریەکانەوە چونکە کاتەکەی ئەوە نییە ئەوەندە کاتیان نییە بەڵا دەیهێڵنەوە بۆ وەفدەکان کە پێکەوە قسە دەکەن بۆ نمونە کە وەزیری بەرگری تورکیا وەزیری بەرگری ئەمریکا قسەیان کردووە پێکەوە ینی مەسەلە سەربازیەکان ئەوان باسی دەکەن وەلایەنی ترش باز دەکات بەڵام وەکو دروشمێکی ڕاگەیەنراو لەلایەنی دارەی بایدنەوە مەسەلەی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و ئەوانە گومان لەوەدا نییە کا لەگەڵ ئەردۆگانە دەبێ باسی بکە. دکتۆر جەبار کەسانێک دەڵێن سەرانی کورد دەبوایە لە ڕێگای تەلیفۆن پەیام و یاخۆت هەر ڕێگایەکی تر ئاگاداری سەرۆکبادینان بکردەوە لەوەی کە لە سەرزەمینیاندا لە کوردستان دەگوزارێ دەربارەی ئەم هەموو شتەکەی سەر لە ئارادایە. ئێوە چی دەڵێن؟ ینی پێم وایە ئەوان زانیاریان هەیە و لەلایەنی زانیاریەوە ڕنگ بێوان زانیاریان لەسەر کردە کوردەکان زۆرتر بێ لەوەی چی ڕوودەدا. بەڵام کێشەیە لێرەدا هەیە ئەویشە پەیوەندی بە عێراق و تورکیاوە هەیە لە نێوان عێراق و تورکیادا ڕێکەوتنامە زنجیرەیەک ڕێکەوتنامە هەیە کە تورکیا ئەوەی کردووە بە بەڵگا ینی بۆ نمونە لە ساڵی 1926ەوە تا نزیکەی 100 ساڵ پێشێستر لە یەکەم ڕێکەوتنامە لە نێوان تورکیا و عێراقدا کە کێشەی مووسڵی چارەسەر کرد بەندێکی تایە و ئەو بەندە لە هەموو ڕێکەوتنامەکانە دووبارە بووەتەوە ئەویش ئەوەیە لەمدی و ئەو دیوی سنوور هەردوو وڵات هاوکاری یەکە بن بۆ سەرکوتکردنی هەڵبەتە بە ناوی جیاواز جارێک جودایی خوازان جارێک چەتەکان جارێک تیرۆریستەکان هەتاوەکو ئەمڕۆ بەردەوامە و حکوومەتی عێراق تاوەکو ئێستا بە سەرۆک کۆماری کوردەوە بە وەزیری دەرەوەی کوردەوە داوای هەڵوەشانەوەی ئەو ڕێکەوتنامەی نەکردووە بە پێچەوانەوە لە ساڵی 2007 مالیکی و لە ساڵی 2017 عبادی جارێکی در پابندبوونی خۆیان بەو ڕێکەوتنامانەوە دەرکردەوە ئەمەش بەشێکە لە قانونی نێودەوڵەتی ئەلبەتە کەسانی قانونی نێودەوڵەتی باشتر ئەم مەسەلەیەتسان. دکتۆر جەباری مەزانین ئەردوگان مرۆڤێکی کۆڵنەدەرە و سەرڕای لاوازی بە تایبەتی لەم کاتەدا و سازشکردنی و شکەستێنانی بەڵام هەمیشە چۆکی نەداوە. ئەردوگان چی بەدەستەوەیە بۆی باوەڕ بە بایدن بهێنێ کە بەردەوامی لەسەر کردارە لەشکرەکانی چ لە هەرێمی کوردستان لە باکوور و یاخۆت لە سەرانسەری ناوچەکەدا؟ هێشتا هەندێک کارتی بەدەستەوە پێم وایە مەسەلەی S400 بەکاردەێنێ بۆ بازرگانیکردن لەگەڵ بایدنە لەگەڵ یەکێتی ئەوروپایە جارێکی تر مەسەلەی ئاوارەکان دێنێتە کایەوە تەنانەت چاوەشۆڵۆ ئەمڕۆ داوای کردووە کە بە شێوەیەک بەو ڕێکەوتنامەیە بچنەوە کە هەردوو لا قازانج بکەن واتە جارێکی تر ئەو کارتە دەرهێنراوە و جۆرێک لە هەڕەشەی تێدایە و لە مەسەلەی سووریا و ئەوانەشە کۆمەڵێ بابەت هەیە کە
کە هێشتا ئەردۆگان بتوانێت ئەوەی پێ بکە، بەڵام پێم وایە کۆمەڵێ کێشە و کۆمەڵێ هەڕەشە چاوەڕوانی دەکەن لە کۆبوونەوەکانی لە ناتۆدا، ئەوەی کە لە دەرەوەی سیستەمی ناتۆ دەیەوێت لەگەڵ رووسیا کار بکە، ئەوە خاڵێکی زۆر گرنگە و مەسلەی مافی مرۆڤیش و بڕیارەکانی دادگای ئەوروپا کە تورکیا ئامادە نییە جێبەجێ بکە، پێم وایە ئەمانە دەبن بە خاڵ کە فشار لەسەر ئەردۆگان دروست بکە. دکتۆر دیارە لە پەیوەندیەکاندا بەرژەوەندیەکان لە پێشدادیات بەوەی کە ترامپ کردی بەو گومانانەی کە لەسەر کردارەکانی جێمس جێفری بوو و یاخۆد گوایە بلینکن وتویەتی ئێمە کوردۆک و ئامرازێک بەکاردێنین، یارمەتی کوردەکان دەدەین شەڕی داعش بکەن لە ناوبردنی داعش و یارمەتی تورکیە دەین لە دژی کوردەکان. لێرەدا تا چەند کوردەبی بە ئاسانی یا بخۆت بە خۆشباوەڕیە بڕوا بە ئەمریکا و یاخۆت هەر لایەنێکی تر بکات؟ یعنی پێم وایە ئەزمونونەکانی 100 ساڵی ڕابردوو ئەوەیان دەرخستووە کە دەوڵەتان هەمیشە خەریکی بەرژەوەندی خۆیان، تەنانەت حرەکان میلەتان هەموو خەریکی بەرژەوەندی خۆیاننوە دەبێت تەنها لەسەرەوە ساسە تۆ تەعاملیان لەگەڵا بکەی. ئەگەر بتەوێت هاوپەیمان پەیداکەی هەوڵ بدەیت کە بەرژەوەندەکانت لەگەڵ بەرژەوەندەکانی یەک بگرێتەوە، چکەیەکێ لە کێشەکانی کورد ئەوەی کام تراژیدیای کوردی دروست کردووە لە دوای شەڕی یەکەمی جیهانی کورد نەیتوانی بەرژەوەندەکانی لەگەڵ هیچ یەکێ لە دەوڵەتانە وا دەربخا کە هاوتەری باش. دکتۆر جەبار خاجر، شارەزای کاروباری تورکیە و ڕۆژهەڵاتی ناوەڕا، زۆر سپاس کە لەگەڵماندا بوون.